سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی ئەمڕۆ شەممە 27 ڕێبەندانی 1403 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەردەوامی چالاکیەکانی ڕۆژی کۆمەڵا لە شارەکانی کوردستان پەیامی پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵا لەلایەن شۆڕشگێڕانی مەهاباد پەیامی گەنجانی دیواندەرە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا پەیوەستبوونی بەندکراوانی زلاوای کرماشان بە کارزاری سێشەممانەی نابۆ ئێدام یان لە دەستانی کرێکارێک لە مەعدەنی زێڕی قوڕوا هێرشی چەکدارانی نەناسراو بۆ سەر پاسگای مەرزی ڕژیم لە بانە درێژەی ناڕزایەتیەکان لە شاریوان لە باکووری کوردستان قوربانیبوونی 3 کەس بەهۆی بوردمانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بەردەوامی ناڕزایەتی خوێندکاران لە زانکۆی تاران و کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە سەکۆی بەلال و دوورگەی لاوان. بەردەوامی چالاکیەکانی ڕۆژی کۆمەڵا لە شارەکانی کوردستان بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی 26 ڕێبەندان لە ئەنگران و دۆستانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە گوندی دادانەی کەمانگەر لە شاری سنە و ناوچەی فەیزوڵابەگی سەقز لە چەند چالاکی جیاجیادا ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵەیان پیرۆزبایی کرد. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە لە ئەنگرانی کۆمەڵە لە گوندی دادانەی کەمانگەر ئاڵای سووریان لە بەرزاییەکانی ئەو ئاواییە بەرز کردووە و پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵا نوێ کردوێتەوە. لەسەر چیای ئاویەری سنە دۆستانی کۆمەڵا بە دانانی وێنەی هەمیشە زیندوو ڕامین فاتحی و خوێندنی سرودی شۆڕشگێڕانە ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵەیان پیرۆزبایی کردووە. لە ناوچەی فەیزوڵابەگی سەقز دۆستان و لە ئەنگرانی کۆمەڵا بە هەڵدانی جامانەی پێشمەرگەی کۆمەڵە و بڵاوکردنی سرودی شۆڕشگێڕانە ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری گرتووە و بەڵێنیان داوە درێژە دەری ڕێگا و ڕێبازی پیرۆزیان بن. پەیامی پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵا لەلایەن شۆڕشگێڕانی مەهاباد بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی 26 ڕێبەندان کۆمەڵێک لە گەنجانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی مەهاباد لە پەیامێکدا ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵیان لە هەموو پێشمەرگە کادر و ئەندامانی ئەو حیزبە پیرۆزبایی کردووە. لە بەشێکی ئەو پەیامەدا هاتووە کۆمەڵا نەک هەردامەزراوە بەڵکو بزوتنەوەیەکی پێشڕەوی سیاسی و کۆمەڵایەتیە کە بەستێنێکی شۆڕشگێڕانەی لە کوردستان پێکێناوە تاکو ئینسانی شەوساوەی کورد کاریگەری خۆی لە گۆڕانکاریەکان بۆ بنیاتنانی وڵاتێکی ئازاد و نوێ هەست پێ بکات. لەسەرم بەستێنەدایە کە ژنان، جوتیاران و ڕەنجدەرانی کوردستان توانیویانە دەنگی ڕەسای خۆیان بۆ مسەوەگەرکردنی مافەکانیان هەڵبڕن و خۆیان لە مەیدانی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستاندا بۆ بەدەستگرتنی مافی دیاریکردنی چارەنووسیان ببینەوە. شۆڕشگێڕانی مەهاباد لە کۆتایی پەیامەکەیاندا یادی کاک محەممەد حسەین کەریمیان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری نوێ کردەوە. بژی کۆمەڵا، بژی حیزبی کۆمونیستی ئێران، بژی سۆسیالیسم. پەیامی گەنجانی دیواندەرە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵا بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی 26 ڕێبەندان کۆمەڵێک لە گەنجانی دیواندەرە لە پەیامێکی ڤیدیۆییدا ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵەیان لە هەموو هۆگرانی ئەو حیزبە پیرۆزبایی کرد. گەنجانی ئازادی خوازی دیواندەرە لە پەیامەکەیاندا گەڕای ئاماژەدان بە چالاکیە نەهێنی و ئاشکراکانی کۆمەڵا دەور و نەخشی ئەو حیزبیان لە هەموو گۆڕانکاریەکانی کۆمەلگادا خستە بەرچاو و سۆسیالیزمیان تاکە ڕێگای ڕزگاری گەلی کورد لە چەوسانەوە و نابەرابەری زانی. شۆڕشگێڕان لە کۆتایی پەیامەکەیاندا پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری نوێ کردەوە و ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵەیان لە بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوان، بەندکراوانی سیاسی، پێشمەرگە، کادر و ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پیرۆزبایی کرد. پەیوەستبوونی بەندکراوانی دزلاوای کرماشان بە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام. ڕۆژی هەینی 26 ڕێبەندان بەندکراوانی زیندانی دزلاوای کرماشان لە پەیامێکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام ڕاگەیاند.
کارزاری سێشەمانەی نابۆیەدام لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402ەوە دەستی پێکردووە و تا بە ئەمڕۆ 36 زیندان پەیوەست بە مانگرتنی گشتی بەندکراوان دەست بە سزای سێدارە بوون. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی زیندانی دزلاوای کرماشان پەیوەست بەو کارزارە بوون و هیوایان خواست هەموو بەندکراوان و چالاکانی سیاسی و مەدەنی پەیوەست بەو کەمپەینە بن تا بتوانن لە ڕێگەی گوشارهێنان بۆ سەر کۆماری ئیسلامی سزای سێدارە هەڵوەشێتەوە. گیان لە دەستانی کرێکارێک لە معدەنی زێڕی قوڕوە. ڕۆژی هەینی 26 ڕێبەندان کرێکارێکی شاغڵ لە معدەنی زێڕی قوڕوە بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕووداوی کار هاتوو گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان کرێکارێک بە ناوی ڕەزا ئەحمەدی تەمەن 39 ساڵ لە کاتی کارکردن لەسەر ماشێنی بەرچکێن بەهۆی بەربوونی فەنەر و بەرکەوتنی زەربەی سەخت گیانی لەدەستاوە. ئەمە دووەمین کرێکارە کە لەو معدەنە بەهۆی نەبوونی منی دەبێتە قوربانی و مانگی خەزەڵ وەریەم ساڵیش کرێکارێکی دیکە بەهۆی وەرگەڕانی لۆدێر گیانی لەدەستا بوو. هێرشی چەکدارانی نەناسراو بۆ سەر پاسکای مەرزی ڕژیم لە بانە. ڕۆژی هەینی 26 ڕێبەندان چەکدارانی نەناسراو هێرشیان کردە سەر پاسگای هەنگی مەرزی لە سنووری چەمپاراوای بانە و بەو هۆیەوە پاسدارێک کوژرا و 3 کەسی دیکە بریندار بوون. بەوتەی فەرماندەی هەنگی مەرزی تیمێکی دیدبانی لە گورهانی چەمپاراوای بانە لە کاتی چاودێری ناوچەکە کەوتونەتە بۆسەی گروپێکی چەکدار و تەقیان لێکراوە. لە ئەنجامی ئەو پێکدادانەدا پاسدارێک کوژرا و 3 ئەندامی دیکەی سوپای پاسداران بریندار بوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ لایەنێک بەرپرسیارەتی ئەو هێرشەی لە ئەستۆ نەگرتووە. درێژەی ناڕەزایەتیەکان لە شاریوان لە باکووری کوردستان. شەوی هەینی 26 ڕێبەندان خەڵکی ئازادی خوازی شاریوان لە باکووری کوردستان بۆ چەندەمین شەوی بەردەوام دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی ئەردۆغان ڕژانە سەر شەقام و خۆ پیشاندانیان کرد. ماوەیەک لەمەوبەر دەوڵەتی فاشیستی ئەردۆغان عەبدوڵڵا زەیدان هاوسەرۆکی شارەوانیوان و ژمارەیەک لە ئەندامانی شوڕای ئەو گەورە شارەی دەست بەسەر و بە زیندان مەحکوم کرد. زیندانیکردنی عەبدوڵڵا زەیدان شەپۆلێک لە ناڕەزایەتی بە دوای خۆی داهێنا و خەڵکی شارەکانی وان، ئامەد، شەرناخ، ڕەحا و مێرسین چەند جار خۆپیشاندانیان کردووە. شەوی ڕابردوو شۆڕشیرانی شاری وان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە سەرکوتگەری دەوڵەتی تورکیە ڕژانە سەر شەقام و پشتیوانی خۆیان لە شارەدارانی هەڵبژێردراوی خەڵک دەربڕی. قوربانیبوونی 3 کەس بەهۆی بوردمانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. بەیانی ڕۆژی هەینی 26 ڕێبەندان 3 شارۆمەندی کورد لە بوردمانی شارۆچکەی زرکان لەلایەن تورکیەوە بریندار و یەکێکیان بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان، ئەرتەشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بەو وڵاتە شارۆچکەی زرکانیان لە کانتۆنی فۆرات بە چڕی بوردمان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا ژنە گیانی لەدەستاوە و 2 کەسی دیکە بریندار بوون. شایانی باسەکە نێونەرانی خۆبەڕێوەبەراتی ڕۆژاوای کوردستانیش لە کۆنفرەنسی ئەمنیەتی مونیخ بەشداریان کردووە و بڕیارە لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتانی ئوروپایی و ئەمریکا کۆ ببنەوە. بەردەوامی ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆی تاران. شەوی هەینی 26 ڕێبەندان خوێندکارانی زانکۆی تاران دژ بە نەبوونی ئەمنیەت و کوژرانی هاوڕێیەکیان بە ناوی ئەمیر محەممەد خالقی لە نزیک خابگای زانکۆ مانیان گرت و بە وتنەوەی دروشم لەگەڵ هێزەکانی ڕەژیم بە شەڕ هاتن. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هێزە لیباس شەخسیەکانی ڕەژیم ئێرشیان کردوتە سەر چەند خوێندکاری کچ و کوڕ و وێڕای دەست بە سەرکردنی 4 کەس 2 کەسیان بریندار کردووە. خوێندکارانی ناڕازی بە وتنەوەی دروشمەکانی مەرگ بۆ خامنەی و مەرگ بۆ دیکتاتۆر دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی نیشانداوە و لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاندووە کە دەسەڵات لە جیاتی دابینکردنی ئەمنیەت بۆ خوێندکاران کەشوهەوای زانکۆکان ئەمنیەتی دەکات. بە وتەی شۆڕای خوێندکارانی ئێران 4 خوێندکاری دەست بەسەرکراو کە ناوی 2 کەسیان بریتیە لە پەخشان عەلی محەممەدی و ئەمیر حسەین گەوهەری پاش لێپرسینەوە ئازاد کراوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە سەکۆی بەلال و دوورگەی لاوان.
کرێکارانی ئەرکانسالسی نەوت شاغڵ لە دوورگەی لاوان و سەکۆی نەوتی بەلال ڕۆژی هەینی 26 ڕێبەندان لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکانسالس لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، پێدانی داخوازیە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی ئیزافەکاری و سەختی کار، وەلانانی جیاوازی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. ڕاگەاندنی شۆڕای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران دژ بە ئێعدام. بەیانی ئەمڕۆ شەممە 27 ڕێبەندان شۆڕای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا سەپاندنی دووبارەی سزای سێدارەی بەسەر شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی لاکانی ڕەشت بە توندی مەحکوم کرد. لە بەشێکی و بەیاننامەیەدا وێڕای ئاماژەدان بە دەست بەسەرکردنی نایاسایی و دادگاییکردنی نادات پەروەرانەی ئەو چالاکە کرێکاریە وتراوە شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی، وریشە مرادی و دەیان گیانی ئازیزی دیکە لە ڕیزی ئێعدامدا ڕاگیراون. ئەمە تەنیا بەشێکە لە سەرکوتی وەحشیانەی ڕژیمێک کە گیانی چالاکانی مەدەنی، کرێکاری و سیاسی بە ئامانج دەگرێت و پەتی سێدارە وەک ئامرازێک بۆ کوژانەوەی دەنگی ئازادی خوازی بەکاردێنێت. شایانی باسەکە 610 چالاکی مەدەنیش لە بەیاننامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کەمپەینی نابۆ ئێعدامی شەریفە محەممەدی ڕاگەیاندووە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. برینداربوونی دەکرێکار لە شارۆچکەی سەنعەتی ویان. ڕۆژی پێنجشەممە 25 ڕێبەندان سرویسی هاتوچۆی کرێکاران لە جادەی هەمەدان بۆ تاران تووشی ڕووداوی هاتوچۆ بوو و بەو هۆیەوە دەکرێکار بریندار بوون. بە پێی زانیاریەکان ئەو کرێکارانە لە کارگەیەک هەڵکەوتوو لە شارۆچکەی سەنعەتی ویان لە شارستانی کەبوو دەرە ئاهەنگ کاریان کردووە و سرویسەکەیان لە جادەی هەمەدان بۆ تاران نزیک کارخانەی شیشە لەگەڵ ئۆتۆبوسێک بەریەک کەوتون و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا دەکرێکار لەوانە 2 ژن و 8 پیا و بریندار بوون. گیان لە دەستانی دەکرێکار بەهۆی تەقینەوە لە پاکستان. ڕۆژی هەینی 26 ڕێبەندان تەقینەوە لە ئۆتۆبوسی گواستنەوەی کرێکاران لە وڵاتی پاکستان ڕوویدا و بەو هۆیەوە دەکرێکار گیانیان لەدەستا. بەوتەی پۆلیسی پاکستان بە بۆمب هێرشکراوەتە سەر ئۆتۆبوسی کرێکاران لە ئەیالاتی بەلوچستان و لە ئاکامی ئەو تەقینەوەیدا دەکرێکار گیانیان بەخت کردووە و چەندین کەسی دیکە بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. شایانی باسە کە هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتیە و هێرشەی لە ئاستۆ نەگرتووە و هەرتەشی ئازادی خوازی بەلوچستان ڕەدی کردوێتەوە کە هێرشەکە لەلایەن ئەوانەوە ئەنجام درابێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. فەرمووەبینینی گەشتەی بەرنامەکانی تلڤیزیۆنی